البته من پێشتر وجدانەزەری خۆم بە نووسین شتێکم لەبارەوە نووسیم بۆ خۆم قەناعەتم وایە ئەگەر وەک کۆی ڕێکەوتنەکە سێریکە وەک کۆی دانیشتنەکە سێریکەی بۆی کە ئەو مەردانەی کە ئەردۆغان بۆ سوید و فنلاندی داناوە یا تورکیا بۆ سوید و فنلاندی داناوە وەگەوە سێریکەی جۆرێکە لە عیب و عار دیموکراسی زۆرێکە لە ناشیزنی تۆ دەوڵەتێک بۆی دوو دەوڵەتی تر بتێنە ناو ڕێکخراوی ناتۆوە کۆمەڵێ مەردی بسەپێنێ مەردەکانیش پەیوەندی بە هاوڵاتی خۆیەوە هەبێ بەشێکی مثلا پەیوەندی بە فتحوڵا گولەن و گولەنیەکانەوە هەبێ پەیوەندی بە پەکەکەەوە هەبێ بە کوردەوە هەبێ و ئەمە ئەمە بۆ خۆی جۆرێکە لە ناشیزنی جۆرێکە لە ناشیزنی بەڵام لە کرۆکە کە سەیرەکەی من باوەڕەکەم نە سوید نە فنلەندا ناتنە ژێرباری ئەو جۆرە لە هینەوە پەردێک خوێندنەوە هەیە کە ڕەنگە ئەوە بێ ئەمریکیەکان جۆرێک لە مەرجیان سەپانەوە بۆی کە ئەردۆغان ئاوی ڕووی بسڕێتەوە یعنی تووشی نەبێ هراجی نەبێت تووشی ڕووگیری نەبێ ڕازی بێ بۆی کە لەژێر فشارە ڕازی بێ بۆی کە سوید و فنلاند وەربگیرێن نازانم ئەمریکا و ئەردۆغان چ بەڵێنێکیان بە یەکتر داوەرتن ئەمریکا کاتی خۆی تۆزانی فتحوڵا گولەن لە ئەمریکا دانیشە تا ئێستا چەند جارێک ئەردۆغان و ئاکەپە داوایان کردێتەوە ئەسڵان هەرگوێیان لێ ناگرێت کاتی خۆی کە قەشەکەی ئەمریکا گیرە ئەمریکا هەر بە زۆر وەری کردەوە بردیشەوە تەسەورمانەوە بوومە لە بەرامبەر فتحوڵا گولەن نابێ بەڵام لە ئەسڵاوانە بوو بۆی باوەڕی من ئەو لیستی داواکردنی 73 کەس و ئەوەی لە سوید و ئەوەی لە فنلەندا کرێ و ئەو فشارانە بەشێکی ناتێتە خانەی تێبەجێکردنەوە چونکە حکوومەت وەزیری دادیا وەزیری دەرەوە یا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە سویدیا لە فنلەندا پەیوەندی نییە بەوەی بە سیاسەتی دەوڵەت و بە دەستوروانەوە هەندێشتەیە ڕێگری تر هەیە تۆ ناتوانانی هاوڵاتیەک گەر هاوڵاتی تۆ بێ ڕادستی دەوڵەتی شتری بکەیتەوە ئەگەر هاوڵاتیشت نەبێت لە هەمانکە بەسەر من لەوێم هین بۆ نمونە عوسمان بایدەمیر لە سوید دانیشێ بۆ نمونە نازنامەی هێشتا نەبووە هاوڵاتی سویدی باوا دابنین ناتوانێت دەوڵەت ناتوانێت ئەمە هین نییە حکومت ناتوانێت ئەمە بنێرێتەوە پێم وایە مەسەلەی چەک فرۆشتنوانە ئەوە ڕەنگە هەندێک ئاسانکاری بکەن چونکە لە بەرژەوەندی هەردوو لایە باواقعی بین سوید چەکە فرۆشێ ڕەنگە بیکڕێ بەڵام ئەوەی کە ئەردۆغان بێ هەموو مەرجەکانی خۆی یعنی دیموکراسیەت و ئازادی ڕادەربڕین و ئازادی ژیان لە سویدیا لە فنلەندا بخاتە ژێر پرسیارەوە ئەوە زۆر زەحمەتە ناتوانرێ بۆی باوەڕی من ئەگەر وەک گشتی سەیری ڕێکەوتنەکە بکەی ڕێکەوتنی ناوەنەی پەیمان نامەی ناوەنەی چی ناوەنی ئەگەر وەک گشتی سەیریکەی تووشی وەک کوردێک من تووشی شۆکەبی یعنی ئەوە چێ لەسەر حسابی من لەسەر حسابی هاوڵاتیەک من بۆ ئاکەپۆ ئەردۆغان ئەخلاقی ئەوەیان نییە ئاکاری ئەوەیان نییە کە ئاشتی بکەن لە تورکیا بۆ خۆیان نابنە سەرزەمینێک بۆی ئەو نەک 73 کەس 700,000 کەس لە وڵاتانی ئەوروپی لە شوێنانی تر بگەڕێتەوە بۆ تورکیا نابێ بە دیموکراسی بۆ تورکیا نابێ بە وڵاتێک کە کورد پەنا نەباتە بەرچەک کە ناچار نەکەی پەنا بەرێت بەرچەک ئەوەی ئامینەکە کە باوەڕ ڕاستەکە لە بەرەوەی هاوڵاتی سویدی و ئەندامی پەرلەمانە ئەوەی ئەردۆغان ڕاست ناکات لە بەرەوەی پەرژەوەندی لەوەیە کە دەنگ بۆ خۆی بەرزکاتەوە چێروی ئەوەی خۆی بەرزکاتەوە شەڕی هەڵبژاردننی حوزەیرانی داهاتووەکە بۆیە ئەوەی حقیقت لای ئەوەی ئامینەکە کە باوەیە نەگلای ئەردۆغان بەڵام بەگشتی دۆسیەی پەکەکە و کورد یەکێ بۆ لە دۆسیەکانی دانیشتەکە بەڕاستی یەکێ بۆ لە دۆسیەکانی دانیشتەکە و شەرمەزاریەکی گەورەیە بۆ دەوڵەتێکی گەورەی 80 ملیۆنی نەتەوەیەک لە ناوێت دیگە لە نەتەوەی کورد نەتەوەی تریشتایە نەتەوەیەک لە ناوێت نتوانێت چارەسەری کێشەکەی بکە بڕوە ڕێکەوتن بکە لەگەڵ خەڵکی ترە بۆی ڕێبەرەکانی ئەم نەتەوەیە ئازادی خوازانی ئەم نەتەوەیە دەنگە جیاوازەکانی ئەم نەتەوەی بکە من یەکێ لە ترسەکانم ئەمەیە یەکێ لە ترسەکانم ئەمەیە کە لە ژێرەوە یا بەڵێنێک وەرگیرا بێ ئەردۆغان ئەمە نەنووسرابێ نەنووسراو بێ بەڵێنێک وەرگیرا بێ کە ئەمریکا پیان کوێ ئێمە چاوپۆشی لە پەلاماری ئەوواکەن چونکە هەرتو ئاگادارە دوێنە ئاگاداری دوێنێ و پێرێ هەندێک جمودۆڵ هەبوو ینی حتا دوێنێ لە من شەڕ بوو بۆی باوەڕی من ئەبێ ئەمەیان گومان بکەیت بەڵام بەگشتی کە تۆ سەیرێکی شتێکی لە ئەخلاقی بەگشتی کە سەیرێکی ینی بۆ حساب لەسەر کوشتنی خەڵک حساب لەسەر وێرانکردنی خەڵک حساب لە سەر شەڕ خۆی گرفتە گەورەکە چییە ئەسڵەن ناتۆ خۆی نابێ ڕێکخراوێکی زۆر شەڕەنگێزانە ناتۆ ڕێکخراوی ئاشتی نییە ڕێکخراوی پێکەوەژیان نییە ڕێکخراوی یەکتر قبوڵکردن نییە ڕێکخراوی
ئەو وڵاتانەیە کە لەژێر پەرچەمی ئەمریکایە شەڕی ئازادیەکەن، شەڕی دیموکراتیەکەن، شەڕی ئەوانی ترەکەن حتا بنەماکانی ناتۆ وادا ڕێژراوە هەرچەنە تا ئێستا ئەمەیان نەکردووە وادا ڕێژراوە کە ئەگەر وڵاتێکی ناتۆ لە بەردەم هەڕەشەیە بێ هەموو وڵاتانی تر پشتگیری بکەن خۆی دوای سوید و فنلەندا نەتوانێت ئێستا سوید و فنلەندا لە مجتەمەعی سوید و فنلەندیا کۆمەڵگەی سوید و فنلەندیا ئەمەیان قبوڵ نییە چونکە ئەوان دراوسێی ڕووسیان و پەیوەندیشیان هەیە پۆتین شتێکی و زۆر منطقی لۆژیکی بوو پۆتین وتیوان کێشەیان نیە لەگەڵ ئێمە خۆیان کێشە بۆ خۆیان دروستەکەن یعنی ئەوان ئێمەی کێشەیەکمان لەگەڵەوانە نیە وەڵام ئەوانیان کێشە بێن ناو ماڵەکەی خۆیانەوە بۆ باوەڕی من ئەمە نابووایە بکرێت لەوە گەڕێ ئەمەی تر ئەمێنێتەوە من باوەڕەکەم بارودۆ خێگاتێتە پێشەوە ناتوانرێ نە ئەمریکا بە تاقتەنها ئەتوانێت گڵۆپی سەوز بۆ ئەردۆغان هەڵکا پەلەماری ڕۆژاوا بدات نە رووسیا بە تەنیا ئەتوانێت ئەگەر ترسی ئەومان نەبێ شەڕ دێتە ئەم ناوچەیە یان ئەمێژە ئێرەژە بێتە سەرزەمینی شەڕ چونکە ئێستا ئەگەری ئەوە هەیە بەتایبەتی بەریتانیەکان و ئەمریکیەکانی زۆر هەوڵیادەن کە شەڕی ناتۆ و رووسیا شەڕی رووسیا و ئۆکرانیا گەورەکەنەوە بیکەنە شەڕی ناتۆ و رووسیا بیکەنە شەڕی کۆمەڵ وڵاتی تر حتا ئەوروپیەکانی ترسن کێشەیەکی ئەوە دروست بێ لە بینی رووسیا ئەوانە ئەمە دروست دەبێ من باوەڕەکەم خۆسەری لە ڕۆژاوای کوردستان لە بەردەم هەڕەشەیە نابێ ڕاستە تورکیا گورجێکی مەترسیدارە و ئەفرینمان بیرە دوای ئەو هەموو مقاومە گەورەیە بەداخەوە کەس دەنگی نەکرد نە رووسیا و نە ئەمریکا و نەکەس و ئەفرین داگیر کرا و ئێستا بەشێکی زۆر لە داعشەکان و داعش فکرەکان و ئەوانەی کە وەکو داعش بیرەکەنەوە لەوێت خۆیان داڵدەدا و ئەوانە بەشێکن لەو هێزانەی کە ڕەنگە لە ئایندەیە پەلەماری هەندێک شوێنی ڕۆژاوای کوردستان بدەن بەڵام لەگەڵ ئەوەیشە ڕۆژاوای کوردستان تا ئێستا زۆر وەزعی باشتر لەوەی کە ئێمە تەسەورەکەین و ڕاستە لە بەردەم هەڕەشایە بەڵام لەبەر یەکگرتووییان لەبەر بە یەکەوەبوونیان لەبەر پاراستنی ئەوەی کە چونکە ئەتوانن شت بکەن بە ئەوان شتێکیان بەدەستەوەیە من بڕاکەم چەکی دەست شەڕ نەکردنی داعشیان بەدەستەوەی ئەگەر زۆر تەختیان لێ بکرێ ئەڵێنەوە ئێمە شەڕی داعش ناکەین یا شەڕی تونڕەوی ناکەین شەڕی تەکی هۆلیان بەدەستەوە هۆل 50-60 دەست بەسەریتایە کە هەمووی هاوسەر و مناڵی داعشەکانە و ئەمانە بەردەوام زەختن لەسەر ڕۆژاوای کوردستان ئەتوانن ئەوەش بکەنە چەکی تریشیان بەدەستەوە هەڵبەت بۆی پەیوەندیشیان هەیە مەسەن تۆ بیر نەتێ ڕۆژاوای کوردستان نوێنرایەتی لە فەڕەنسا نوێنایەتی لە ئەوروپا نوێنایەتی لە ئەمریکا و پەیوەندیان هەیە تۆزانی بەشێک لە کارەکتەرە باشەکانی ڕۆژاوا مەزروم کۆبانیا ئیلهام ئەحمەدە فڵانە پیسان ساڵح موسلیمەکی بەردەوام لە کاری دیبلۆماسی و ئەواکەن یعنی بۆیە باوەڕی من ترسێکی ئەوتۆ نییە لەسەر بۆ گوتم ئەوتۆ نییە لەسەر ڕۆژاوا بەڵام ترسەکە ئەوەیە ئایا ئەمریکا وەک چۆن لە عفرینا بێدەنگی کرد خوا نەخواستە بەیانی بەراماری تەل ڕەفعات یا منبەت یا شوێنی تر هەمان بێدەنگیەکە ئەمە مۆزوعەکەیە بەرچەنە من بۆ خۆم باوەڕم وایە ڕۆژاوایەکان ڕاستە ئەمریکا و ڕۆژاوا هەندێکا و کاریان کرد بەڵام ئەوەندەی پشتیان بەخۆیان بەستەنان لە شەڕی کۆبانیشە لە شەڕی ڕۆژاوای کوردستان ئەوەندەی پشتیان بەخۆیان بەست پشتیان بە خەڵکی تر نەبەست هەرێمی کوردستان باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەم ناوچانە بەردەوام لە بەردەم پیلانان بۆ لە بەردەم پیلانان با ئەم نەوە پێ بڵێم کوردستان بە خاک و خەڵکیەوە دابەش کرا بەسەر 4 وڵاتە ئەم 4 وڵاتە بەرژەوەندی هاوبەشیانەیە زمانی لە بینی تاریخی هاوبەشیانەیە کۆمەڵێشتی هاوبەشیانەیە کە لەگەڵ کوردایەک ناگرێتەوە لە ناو ئەم 4 وڵاتەشە کێشەی کوردەیە دەبێت چارەسەرکرێ ئەم 4 وڵاتە عیلاقاتی نێودەوڵەتیان هەیە ئێران لەگەڵ کۆمەڵی وڵاتە تورکیا لەگەڵ کۆمەڵی وڵاتە عێراق لەگەڵ کۆمەڵی وڵاتە عێراق قوڵای عەرەبی هەیە تورکیا قوڵایی ناتۆی هەیە ئێران قوڵایی رووسیا ئەوانەی هەیە هەموو ئەمانە جۆرێک لە ئەواکەن کە ئێمە نەتەوەی کورد بەردەوام لەم بقاعەیە لە بەردەم هەڕەشەیە بێ لە بەردەم پیلانە بێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئێمە چی ئەەکەین ئێمە کە بەداخەوە کە سەیری ئەو جمودۆری کارێکتەرە سیاسیەکانی ئێماکەی لە وڵاتەیە بەشێکیان ئەوەندەی لەژێر پەرچەمی ئەو وڵاتە زلێزانیان یا ئەو وڵاتانیان کە خۆیان هەڕەشان بۆ سلێمە ئەوەندە خاوەنی خۆیانین ئەمە گرفتە گەورەکەیە بۆیە بە باوەڕی من ئەگەر ئێمە بتوانین لەم هەیمەنەیە لەم ترسە لەم بارودۆخە دەرچین ئەتوانین لانی کەمەوە مەسەن ئێستاکە لە هەر کات زیاتر پێویست بوو پەکەکە و پارتی دیموکراتی کوردستان بەیەکەوە دابنیشن لە هەر کات زیاتی پێویست بوو لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان و ئەوانی تر بێکەوە پێویست بوو
کۆنگرێنێتەوەی باەخی زۆر زیاتری پێ بدێ و بتوانێت لەسەر پای خۆی بۆستێ پێویست بۆی کە پارتی ئەوەندە لە باوشی تورکیایان نەبێ فڵان ئەوەندە لە باوشی وڵاتێتران نەبێ پێویستی بەمەیە ئەمە پێویستی بە هۆشیاری و بە ئاوەزە کە ئەچینە و دۆخەوە ئەوە نازانم بەڵام من باوەڕەکەم نابێت تۆ پشتی لێ بکەیتەوە بڵێ لە نیگەرانیان نیم ناتۆ ئەگەر بەیانی ئەم چوار پارچەیەش ببێت یەکیش ئەگەر دەوڵەت بە معنە نەتەوەیەکەی نا دەوڵەت وەکو فۆرمێکی مۆدێرن دروستیشکەی لەم چوارتیەوەیە کە هەموو نەتەوەکانتیا بژین هێشتا تۆ لە بەردەم ڕەشە هێشتا دەبێت تۆ نیگەران بی هێشتا دەبێت نیگەران بی چونکە تۆ بەردەوام گوتم لە بەردەم پیلان و فڕوفێڵ و ساختەکانی وڵاتگەلێکای کە بەردەوام تۆ ئەمژن تۆ ئەکوژن تۆ لە ناوەدەن و بازار بۆ چەک بازار بۆ فرۆشتنی چەک بازار بۆ شتی خۆیان پیاکن